داواکانی دەبە ڕێزانەکەین کە خۆیان هەڵبژاردووە کە چوونە پەرلەمان معاناتی خەڵک بزان معاناتی پێشمەرگە بزان کە بزان پێشمەرگە چی و چی کرد و چی نەکرد هەموو وڵات هەموو دنیا باسی پێشمەرگەیە کرد کە چوونە پەرلەمانش بە هەمان شێوە ئەگە وەکو ئێستا کە نایەنە ناو خەڵک بای ئەوەی بوو نیوەی خەڵک نیوەی ئەو جاران کە بڕنە ناو خەڵکەوە داوایان لێکەین ڕاستگۆ بن وعدەکانیان بگەینە جێ کە ئەڵەی وعد بۆ پەیمان بەواتان بۆکەین پێشماڵی پێشمەرگاوادانەکەین و موچە پێشمەرگە چاکەین و موچە نایڵن پەیمانەکانتان بگەینە جێ و سەرکەوتوو بن. پێی وە دەنگدانەی خوبە جوان بکەین بە ناو شارە تشتانە بە نەبیتن ئەو عەلام و ئەو تشتانە بە عەلامەکە بە ناو تەلەڤیزۆن بیتن بە ناو فەیسبوک بیتن ئەمەش هەموو وەک لە هەوڵاتی ناو وڵاتی دنیای چون وڵاتی جوان دەکەن ئەوش حەزکەینەوە و دەنگدانەی خوب بکەین بە جوانی بێ مشکیلە. داواتان لێ دەکەم بۆ هەموو قاوەرەسازەکان هەموو حیزبەکانی کوردستان کە بتوانن هەلی کار دابین بکەن کە ئەو کەم کوڕیت کەس لە ساڵانی پێشووتر هەبووە بە ئومێدیەوەی کە پڕی بکەنەوە و کەمێک بە خۆیانە بچنەوە بۆ ئەوەی بتوانن هەلی کار بۆ وڵاتەکەمان بۆ گەنجانی وڵاتەکەمان بڕەخسێنن. داواتان لێ دەکەین لەمە دووە کاری باشتر و جوانتر پێشکەشی هاونیشتمانەکانی خۆتانی بکەن. من دەمەوەکو خانمێکی کورد دەنگ بدەم بتمە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەم داوا لە هەموو خانمانی کوردیش دەکەم بێنە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەن. من داوا لە هەموو تاکێک دەکەم وەکو گەنج دەنگ بدەین بە دەنگەکانمان گۆڕانکاری بکەین. زۆر سوپاس هیوای سەرکەوتوو بۆ هەموو لایەکتان.